كاكاربين ئەم کتێبە دیاری قوتابخانەی ڕەخنەی ئەدەبی شاروشیە. من کەسێکی نزیکی تۆ ڕاست پێدام کە ئەم دیارە بەتۆ بەخشی. دەستش بۆ دیاری جوانەکەتان کتێب گەورەترین خەڵاتی ژیانیمدا دەستا خۆش کاکاربین هەڵبەت وەڵامی ئەم پرسیارە لە یەکێک لە کتێبەکانە دەستەکەوتووە، بەڵام ئەگەر پێمان بڵێ لە چی کتێبەکە بەس فاسەکەین. زۆر باشە دوای گەڕانێکی زۆر لەناو کتێبی ئەدەبیەکاندا دوجار ئەم وەڵامم لە کتێبی ژانێر ئەدەبیەکان دۆزیەوە پێم وا بێ ئەگەر لە خیاڵمدا بێت لە لاپەڕی 6 بۆ 6 دابوو بۆ 6 وڵام بوو من پێ وڵام لەو کتێبی دۆزیەوە وەڵامی یەکتریشم بەدەست نەکرد لە کتێبەکانی تردا بوو. کاکاربین چی هەیە بە شاعیران مەسەڵەن؟ هیواداری ئەوانی چۆن چی بکەن؟ هیوادارم شاعران چەند گرنگی بە نووسینیان 100 هێندە گرنگی بە خوێندنەوە بدەن، چونکە خوێندنەوە زانیاری زیاتر پێ دەبەخشێتەوە سودمەند دەبێت لە ڕێگەی یاساکان و ڕێساکانی شاعر کا گرنگ هەموو شاعرێک ئەم بابەتانە بزانێت.